بناوي خواي قورو مهربان وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله المؤمنون صدق الله العظيم. بريس قوبات طالباني جيگري سروچي حكومتي هريمي كردستان خوشتي بريزمان بيگرخان وزيري كشتوكال وسرچاوكاني آو بريس كاك شيخ آوات وزيري دارایی و ئابووری بەڕێزان پەرلەمانتاران و لێپرسراوانی حکومی و حیزبی خوشکان و برایان و میوانانی عزیز بەخێر بێن بۆ مەراسیمیکردنەوەی کارگەی بەرهەمهێنانی ئارت کە قۆناغی دووەمە لە پرۆژەی نیشتیمانی بە بازارکردنی گەنمی زوتیاران. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست کەمتر لە 4 مانگ بەر لە ئەمڕۆ لە ڕێکەوتی 23/5/2021دا ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم و بە ئامادەبوونی برای بەڕێزمان کاک قوبات بەردی بناغەی ئەم پرۆژەی دانا و ئەمڕۆژ بە ئامادەبوونی ئەوەی بەڕێز بە فەرمی کارگەی بەرهەمهێنانی ئارت کە قۆناغی دووەمی پرۆژەکەیە دەکرێتەوە و دەست بە کارەکانی خۆی دەکات. بەو پێیەی لە چەند مانگی ڕابردوودا و لە چوارچێوەی ئامادەکاری تەواو بۆ بەرهەمهێنانی ئارت قۆناغی یەکەمی ئەم پرۆژەیە جێبەجێکراوە کە بریتی بوو لە کڕینەوەی گەنمی بنەتۆی زوتیاران بە نرخی ڕۆژ و ئەمبارکردنی. ئەوەش ئاماژەیە بۆ جددیەت و متمانەی گروپی کۆمپانیاکانی قەیوان لە پرۆژە و کارەکانیدا. لەلایەکی تریشەوە ئەم پرۆژەیە بناغەیەکی بەهێزی بوژانەوەی ئابووری کوردستان و پتەوکردن و بەهێزکردنیەتی لە فراوانترین و گرنگترین سێکتەری ژێرخانی ئابووریەکەیدا کە کشتوکاڵە. لە هەمان کاتدا ڕەخساندنی هەلیکارە بۆ هەزاران کەس و زیادکردنی جوڵەی بازرگانیە. سەرباری ئەوەش ئەم پرۆژەیە بە زانستیکردن و پیشەسازیکردنی کشتوکاڵ و بە تایبەت گەنم و بەروبوومەکانیەتی. ئامادەبوانی خۆشەویست ئاشکرایە کە پەیوەندی مرۆڤ و کشتوکاڵ پەیوەندیەکی لە مێژینەی کۆنا یەکەمین پیشە و کۆنترین سەرچاوەی بژێوی ئاوەدانیە. خوای گەورەش وای کردووە کە خەڵکی کوردستان خاوەنی خاکێکی پڕخێر و بەرەکەت بن، بۆیە کۆنترین پیشەی کشتوکاڵی و دانەوێڵە بە تایبەتی لە ئاستی جیهاندا بۆ ئەم ناوچەیە دەگەڕێتەوە. لەگەڵ پێشکەوتنی زانست و پیشەی کشتوکاڵی و تێکەڵبوونی تەکنەلۆژیا بەم بوارە، ئەویش لە ئاستە جیهانیەکەی گەشەی گەورەی بەخۆیەوە بینیوە تا ئەوەی ئەمڕۆ لە جیهاندا و لەسەر نەخشەی ئابووری یەکێک لە سەرەکی ترین پێوەرەکانی ئابووریەکی بەهێز کشتوکاڵ و گەنم و دانەوێڵەکەیەتی. لەم ڕوانگەیەوە ئەم بایەخی استراتیژی ئەم پرۆژەیە تەنها ئەوە نییە کە ئاستی بەرهەمهێنانی گەنم هەم لە ڕووی چەندایەتی و هەم لە ڕووی چۆنێتیەوە بەرز بکاتەوە، بەڵکو ڕنج و ماندووبوونی زوتیارانی خۆشەویستی کوردستانیش کە فراوانترین چینی کۆمەڵگاکەمان دەپارێزێ و دڵنیاییان پێدەبەخشێ، بەڵکو لە هەموو ئەوانە گرنگتر ئاسایشی خۆراک و بە تایبەت ئارت دابین دەکات کە گرنگترین کەرەسەی دابینکردنی خۆراکە. لە ماوەی ڕابردووش دابینیمان کە بەهۆی کەش و هەوا و وشکە ساڵی لە ئاستی بۆرسەی جیهانی نرخی گەنم و ئارت بەرزبوونەوەی بەخۆیەوە بینی کە ئەمەش بووە بارگرانی بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەم هۆیەوە ئێمە لە گروپی کۆمپانیاکانی قەیوان لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیاری ئاینی و کۆمەڵایەتیمان بەرامبەر کۆمەڵگەکەمان پەلەمان کرد لە تەواوکردنی قۆناغی دووەمی ئەم پرۆژە استراتیژیە تا بتوانین ڕێگە لە بەرزبوونەوەی نرخی ئارت بگرین. بۆیە وەک چۆن لە قۆناغی یەکەم بەکڕینی گەنم و بنەتۆ لەسەر تاسەری هەرێمی کوردستان جوتیاران سوودمەند بوون، جوتیاران لە دوودڵی و دواکەوتنی پارەکانیان لە بەغدا ڕزگاریان بوو، بە هەمان شێوە لە قۆناغی دووەمیشدا هاوڵاتیان سوودمەندی ڕاستەوخۆ دەبن بە دابەزاندنی نرخی ئارت. لە داهاتووشدا و دوای پڕکردنەوەی پێداویستی بازاڕی ناوخۆ دەتوانین لە بری ئەوەی ساڵانە بە ملیۆنان دۆلار ئارت لە وڵاتانەوە هاوردە بکرێ، ئارد و بەروبوومەکانی گەنمی ناوخۆ هەناردە بکرێ. بەڕێزان، ئەم پرۆژەیە و هاوشێوەکانی بەرهەمی هاوکاری و کاری هاوبەشی کەرتی تایبەت و حکوومەتە، هەر ئەوەش ڕێگەی ڕاستی سەقامگیری ئابووری و بەهێزکردنیەتی. بۆیە دروستکردنی دەرفەتی یەکسان بۆ سەرجەم و بەرهێنەران تا بتوانن سەرمایەکانی خۆیان بەگەڕ بخەن وا دەکات کە کۆی کۆمەڵگا سوودمەند بێ و ئابووری ببوژێتەوە و مەترسیەکانی سەرنەوەکانی داهاتوومان نەهێڵین. لەم چوارچێوەیەدا
ئەم پرۆژەیە سەرکەوتوو نەدەبوو ئەگەر پشتیوانی حکومەتی هەرێمی کوردستان نەبوو بە. و هەروەها بڕیارە ڕۆژی دووشەممە بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی حکومەت بەردی بناغی هەمان پرۆژە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیای خۆشناو لە دهۆک دابنین کە ئەمەش ئاماژەیەکی ترە بۆ ئەوەی تا دێت بازاڕی کار و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە ئاراستەی دروست و تەندروستی وەبەرهێنان هەنگاو دەنێ و بەبێ جیاوازی دەرفەتی کارکردن بۆ هەمووان دەڕەخسێ. لەلایەکی تریشەوە پشتیوانی کاقوبات جێگری سەرۆکی حکومەت و بێگەردخان وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هۆکاری سەرەکی ئەم سەرکەوتنن کامڕۆ دەیبینن. هیوادارین لە داهاتوو دەرفەتی زیاتر لە بەردەم سەرمایە و سەرمایە گوزاری لە ناوخۆ بڕەخسێت بۆ ئەوەی بە هەموو لایەکمان هەوڵ بدەین سەرچاوەی داهات و دەرامەتی وڵاتەکەمان هەمەچەشن بکەین، دەرفەتی کاری زیاتر بڕەخسێنین و هاوکار بین لە تێپەڕاندنی قەیرانەکان. گروپی کۆمپانیەکانی قەیوان هەمیشە لە سۆنگەی بەرژەوەندی و خێری گشتی هەوڵی کارکردنی داوە. زۆرجار لەم پێناوەدا سەرەڕای بوونی قەیران و مەترسی جۆرا و جۆر دەستمان بۆ هەندێک کار و پرۆژەی استراتیجی گەورە بردووە کە زیاد لەوەی قازانجێکی مادی مسۆگەر بێ قازانجی معنەوی و بەشداری بۆ لە پتەوکردنی ژێرخانی ئابووری کوردستانەکەمان. لە کۆتاییشدا جارێکی تر بەخێر بێن و سوپاس بۆ ئامادەبوونتان و خوا کوردستان و وڵاتمان پارێزراو کات.